فەرمانگە و یاخود بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی سلێمانیە ئێمە ئەم بەرنامەیە پێشکەشەکەین. 68 بۆ سفرەک. ئەم کاتتان باش هاوڕێن ئەگەر ئەزیێت نەبێت لە ئێستاە کاری مەفرەزەی 237 لە شوێنەکە بۆی ئەمانوێت سەردانیشی مەفرەزێ بکەین. چۆنی فڵواجان مانوو نەبن بەخێر بێ سەر سەواش ساسەکەم بەخێر بێ. ئێستا کە کاژمێر 1 دقیقە بەرەو نیۆڕۆ و بەرەو کۆتایی داوامەڕین، بەڵام ئەمان وازن لە کارەکانیان نێناوە وەکە بینین ئێستاش خەریکی بەڕێوەبردنی کاری هاوڵاتیانن لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی سلێمانی. لەبەڕستە برسمەوە هاوڵاتیەکە کە لە شاری کەرکووک هاتووی تا چەندێک هاوکاریان کردوانە ئێستا کە بیسمان هاوکاری ئێوە ئەکەن چووکە ئێوە لە شاری کەرکووکەوە هاتوون. زۆر باش معاملەیان باشە و الحەمدولله. چۆنی کاکەجان کەپسی ئەو سنوێکە دەکەی؟ بەڵێ ئەمان بە خۆڕایی ئەو کەپساکەن تا چەندێک هەستەکەی ئەم بەڕێوەبەرایەتی ئەوم بەشانە کاری هاوڵاتیان جێبەجێەکەن. ئەمڕۆ یەکەم جارمە میشەکان زۆر ڕێک و پێ و زۆر باش بوویستاتەبی بۆ مەڕە بەڵێ تاخیریان زۆر بە باشی کردویانە بۆ ئێمەیشەکانمان وەکو هاوڵاتیانە باسییان کرد شەکان زۆر بە مەزبوطی ڕابڕێەوە بەڵام ئەوانیش تۆزی هاوکاری ئەمە بکەن. ئێمە پێیان ئەڵێن کاتێک وەرەوە تۆزە ناڕازین لەوە یەکێڵە داوامە یەکێڵە ئیشمە یەکێڵە تەعزیێمانەیە ئێمەش بەپێی توانە شەکەی زوو بڕات ئێمەش بەپێی توانە هاوکاریانەکە هاوکاریانەکە لەو کاتانەیە تاوان ئەم هەویشتانە کە کەپ سەکرێت ئێوە بە خۆڕایی بەبێ بەرامبەر. بەڵێ ئێمە بەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆ دیارەکو باسمان کرد دەستگایشی خزمەت گوزارین ئەو نەیشکارمان لەگەڵ هاوڵاتی مەدەنیاونە لەگەڵ هێزی چەکداران نییە و ئیشەکەمان ئیشێکی چەکداریژ نییە بەڵام دەمانچە خۆی هەڵگرتنی دەمانچە و بەکارانی دەمانچە بۆ بەرگریە لە هەموو دنیاە لە هێز چەکدارەکان کات و کەسانی کە شارەزای زانستی سەربازین دەمانچە بۆ بەرگریکردن بەکارهێنرێ. ئێمەش کاتێک بە ئەفسەر و کارمەندانی خۆمانمان داوە دەمانچە بۆ حاڵەتی بەرگری ئەگەر حاڵەتێکی شاسە بۆ منە کەسێک هەڵەستێ بە ڕوبەڕوونەی پۆلیسیات و وەرگریکردن لە خۆی کە لە حاڵەتی ئێمەش لەخوا بەزیاد بێت لە شاری سلێمانم حاڵەتە زۆر شادە زۆر کەم بووە. ئێمە کاتێک دەمانچەمان داوەتە هەموو کارمەند و ئەفسەران تەنانەت ڕەزامەندیش بووە بۆ هەندێک بەش کە پێویست ناکە ئەتوانێ وەرینەگرێت بەڵام هەندێک بەشەیە بۆ نمونە بەشی پاسەوانیە یا بەشی شۆفێرەکانەکە بۆن ئۆتۆمبیلیان پێشەوان تا درنگانە مێنەوە جوڵاکەن یاخود مەفرەزەکانی شەوەکە مەفرەزەی فریاکەوتنن یاخود ئێشگرەکان ئەمانە بۆ حاڵەتی زەرور پێویستیان بە هەڵگرتنی دەمانچایە بەڵام لەگەڵ ئەوە شەمەکات دەمانچمانداوە هەموو کارمەندێک فیشەکەی پێویستی لەگەڵا دراوەتە ئەو دەمانچەی بۆی هەڵگرێت لە کاتی پێویستە و باسمان کرد ئێمە کاتێک دەمانچماندا بۆ وەرگرتن بە هیچ جۆرە بە حاڵێکی تایبەت نییە و بەپێی یاساش یاسایشی ناخۆ بە یاسایی کانی پۆلیس تایبەت بە بەکارهێنانی ڕێگەی داوە بە کارمەندی
ناوخۆ یاخود هێز چەکدارەکان لە کاتی پێویستە چەک بەکارێن بەڵام کاتێک تۆ مەترسیەکەوتە سەر ژیانت بە هیچ زۆر ڕێگە نادرێت کاتێک بە نمونە تۆ گرفت لەگەڵ هاوڵاتیەکە هەیە ڕەنگە گرفتەکە گرفتێکی بچووکێت و پێویستن بە هیچ زۆر دەمانچە بەکارێن چکە لێ پرسیش لەگەڵاکرێت پێی وتراوە لە چه حاڵەتێک کاتێک بەرامبەرەکەت بە چەک هێرشەکە دەستێت کاتێک مەترسی لەسەر ژیانت هەیە بۆیە لەم حاڵەتەیە پێویستە ئەم هێزە بەرگری لێ خۆی بکە چونکە لە هەموو دنیاە هێزەکان هێزە چەکدارەکان هێزەکاری ناخۆ هێزێکن حەقی ئەویانە بەرگری لێ خۆیان کە چونکە ئەوان توش ڕوبەڕوو ئەبنەوە لەگەڵ هەنێک خەڵکانێک لە دەرەوە یاسایان کەسانێک یاسا شکێنن یاخود ڕەنگە بنە مەترسی بۆ سەرم دەم دەستگایە بە نمونە بارگایشی بەکو بەڕێوەبەراتی ئێرە ئەم بارگای کۆمەڵەیە ئەساسی تایە کۆمەڵەیە زانیاری و داتای گرنگی ئەم وڵاتەی تایە ئەوەلیاتی مۆڵەت و ساڵانە و خاوەندارەتی ئۆتۆمبیلی هاوڵاتیانی تایە و ڕەنگە قاسەی تیا بێ پارێکی بەشێکی زۆر پارەی تیا بێ لەم فەرمانگەیە پێویستی بە پاراستنەیە بۆی لە حاڵتان چەک بەکارهێنرێ بەڵام لە حاڵەتێکی کە من چەکمان داوە بە هەمان شێوە بۆ کارمەندەش فیشێکی تەواوی پێ بەڵام کارمەندێک حاڵەتێکی لەو جۆرا بینەمە ڕەنگە پێداچوونی بکرم هۆکاریەمە چووکەمە حاڵەتێکی شازە لە بەڕێوەبەراتیەوە نەڕێک پێدراوە حاڵەتی لەو جۆرەش نییە ڕەنگە حاڵی شاز ڕوویدا بێ چۆن ئامادەکاریتان بۆ کرێت ئایا مافی ئێوە پارێزراوە لە بەڕێوەبەراتەکەتان ئەو کارمەندێکی هاتوچۆ کە لە ساڵی 91ەوە من کارمەندی هاتوچۆم ئەوەتی کارمەندی هاتوچۆم وەکو ئەم ساڵە کە لە مرورم پێداویستیەکانمان بۆ دابین نەکراوە لە کلااوەوە بیگرە تا قۆنەرە تا گۆرەوی تانی تاق تا ئەم قەڵەمەی کە پێمە ئەمە هیدایرەی مرورە هەموو پێداویستیە کە بۆمان کراوە هەمووی هیدایرەیە چییە تەنانەت ئێستش حالیەن کە جووتێ قۆنەرم هەر لە پاکەتایە هیدایرەیە وەرم گردووە کراس و پانتۆڵ لە ماڵەوە حازر هەمە لۆک هێشتا بەکارم نێناوە بۆ کاتی زستان نە هەری یاوینە ئێستا ئەوەتی من مرورم لە 91ەوە تا ئێستا جلم وەرنەگرتووە لە وەرزی خۆمان لە ییم ساڵ زیاتر نەبێت کە بەڕێوەبەری هاتوچۆمان کاک محەمەوە عەمید محەممەد کە بەڕێوەبەری هاتوچۆی سلێمانیە لە ییم ساڵە هەموو پێداویستیەکی بۆ دابین کردوین لە کاتی خۆیان وەکو قانونی مروری ئەوەی ئیجرات بێکەین ئەوەی بێڕەقم بێ وەکو فەردا هەندێک ڕێنمایی هاتوچۆیە بەرامبەر سایەکەیکەین و ئیجراتی خۆمان جێبەجێەکەین وەکوکان تاریکیش بۆ ئیجراتی بەرامبەرەکەمان جامتاریک بەڵێ ئەوەی کتابی ڕسمی هەبێ لەزگە و ڕقم و بۆ نمونەوەکو ئەم پیکابە ئەوە لەزگەی مەمنوعە ئەو پەردەی دواوە کە پێوێتی ئەم شەمسیەوە مەمنوعە بێ لێکرێتەوە بزانین ئیجراءات لەگەڵ ئەم کەسەیە چۆنە کە لەزگە و شەمسی کردووە بە دواوە بەڕاستی من پرسیارێکەکەم ئەو ڕقەمەکەشی پێوە نەکردووە و بە دواوە جامەکەی دواشەوە شاراوەتەوە بە شەمسیەکان ئەی چۆن دواوە بینێت بەڕێستۆ ڕێیت باش ئەوە ئێستا جامەکەی دواوە داپۆشراوە کیش دانراوە بووی کە تۆ دواوە ببینیت ئێستا ئەم بەڕێزە چۆن دواوە بینێت نایبینێ ئێمە ئیجازەکەی لە ئێستا وەسەشی تەبلیغیینێ سەردانی دایرەکە دایرە ئیجراتی خۆی لەگەڵاکات بە هەموو شێوەیە سڵاو لێبێت مانوو نەبی بەخۆ سپاس بەڕێزی هاوڕێمان ئەو پەردەی و ئەو لەزگەی و ڕقەمە هەڵنەواسی و ئەوە نامن مخالەفی مروریە ئێمە بەردەوامی لەگەڵ ناوبەڕێکەوە لەگەڵمان